بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە ستۆدیۆی 1994ەوە قسە و گفتوگۆی بەرنامەیەم جارەمان تایبەتە لەسەر کێشە و گرفتەکانی بواری خوێندنی باڵا و پەروەردە بە تایبەتی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان لە ناو ناوەندەکانی خوێندندا و دوجاریش قسە لەسەرەوە دەکەین چارەنووسی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لە هەرێمی کوردستاندا بەرەوکوێ دەڕات. دیارە لەم بەرنامەیەدا سێ میوانی تایبەتیم هەیە کە بەڕێزان فاروق محەممەد کاندیدی ژمارە 16 لە لیستی 1994 کۆمەڵ ئیسلامی کوردستان و هەروەها کامەران بابانزادە کاندیدی ژمارە 4 لە لیستی 1994 کۆمەڵ ئیسلامی کوردستان و هەروەها ڕاست دووە قاسم ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. لەم لاشەوە چەند قوتابیەکی زانکۆ و پەیمانگەکانمان هەن کە دەمانوێت لە زمانی خۆیانەوە بزانین کێشە و گرفتەکانی ئەوان لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ و پەیمانگەکاندا چی هەیە و هەروەها چەند قوتابیەکی تریشمان لە زانکۆکاندا دواندووە کە لە ناو بەرنامەکاندا دەچینە لای قوتابیانی شەوکاتە ڕایەوانیشتان بۆ وەردەگرین، بەڵام سەرەتا ئەمەوێ بچمە لای قوتابیەکان بزانین لە کام کێشە و گرفتەوە دەست پێ بکەینەوە کاتە کێشە و گرفتەکانە ڕاستەی ئەم کاندیدەکان و هەروەها ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان بکەین، بزانین کاندیدانی لیستی 1994 کۆمەڵ ئیسلامی چۆن دەیانەوێت چارەسەری کێشە و گرفتی ناوەندەکانی خوێندن بکەن. سەرەتا کێ پرسیاری هەیە؟ فەرموو. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە، بەرنامێکی جوانە. دیارە ئەگەر هەڵسیتەوە لە شوێنەکە خۆتە کێشە و گرفتەکانی زانکۆ و پەیمانگەکان و پەروەردە بەعام و لە هەر لە سەرەتایە بیگری تاوەکو زانکۆ لەسەرەوە تاوەکو خواری خوارەوە خۆی لە گرفت هەڵکێشاوەیانی بەگشتی. بەڵام ئێستا ئێمە حەزەکەم وردمەوە لەسەر چەند گرفتێک لە زانکۆ، وەکو خۆم کە قوتابێکی زانکۆم لە خۆناغی چوارە ئەزمونێکی زانکۆم کردووە، هەستم بە کۆمەڵێکی زۆر لە کێشە و گرفت کردووە. یەکێ لەو گرفتانەی کە لە زانکۆ هەیە لاوازی ئاستی ڕۆشنبیری مامۆستاکانە بەگشتی و پاشان کە شۆڕ بۆتەوە بوون ئاسی ڕۆشنبیری قوتابیان و پاشانیش کە کاریگەری جێڵێ لەسەر کۆمەڵگە بەگشتی. مامۆستاکان کە لە زانکۆ هەن عفوم کەن کە دوو مامۆستا بەڕێزش لەوێ هەن، بەڵام من بە شێوەیەکی گشتی قساکەم. بە شێوەیەکی گشتی مامۆستاکانی جامیعە ئاسی ڕۆشنبیری تێگەیان و فێرکردن و پێگەیاندنیان لاوازە، واتە فلتەرێک نییە کە مامۆستایانی جامیعی پیا تێپەڕێت کە دیاری بکە ئایا ئاستی زانستی ئەم مامۆستایانە تا چەند بەکەڵکی ئەوەی هەیە نەوەیەکی بەرهەم هێن. زۆر باشە. ئێستا پرسیارەکەتەوەیە کە چۆن پرسیارەکە من ئەوەیە مامۆستایان و قوتابیان بەرز بکرێتەوە؟ ئەوان وەکو دوو کاندی هەردووچیان مامۆستای زانکۆن. چۆن ینی بەرنامەی ئەوان چی ئەبێ لە داهاتووە کە بتوانن ئەگەر بچنە بڵێن لیژنەکانی خوێندی باڵاوە، یان ئەگەریش وەزیری خوێندی باڵا سەربەلیستەکەی کۆمەڵی ئیسلامی بێ، چی ئەکەن تاوەکو ئاسی ڕۆشنبیری زانکۆکان بەرز بکەنەوە تاوەکو زانکۆکانمان بێتە زانکۆیەکی بەرهەمهێن و داهێنەر. ئەوەی چێک لە پرسیاری دووەمم ئەوەیە کە ڕەوشی خوێندکارانی زانکۆ بەگشتی پشتگوێ خراون بۆ نمونە تەلەبەکانی زانکۆ و پەیمانگەکان پێشووتر لە کاتی دروستبوونی قەیرانی داراییە دەرماڵیان هەبوو، پاش دروستبوونی قەیرانی دارایی سەرڕای ئەوەی کە قەیرانی دارایی بەناو قەیرانی دارایی ینی پاش ئەوەی کە وتیان قەیرانە دەرماڵی خوێندکاریان بڕی بەگشتی و پاشان هاتن وەکو غرامەیەک وەکو با بڵێن شتێکی دوور لە ئەخلاقی غرامەی تەواوی خوێندکارەکانی کوردستانیان کرد و بە فەرق و جیاوازێکەوە لە شوێن هەبوو 6,000 وەرگیرا بوو، لە شوێن هەبوو 100,000 وەرگیرا بوو، بۆ من زانکۆکانی سلێمانی 100,000 وەرگیرا، لە سۆران 6,000 وەرگیرا، لە شوێنێکی تر هەبوو هەر لێی وەرنە ئەگیرا، تەلەبە هەیە لە ئێستاشە هەر لێی وەرنەگیراوە. یعنی بە شێوەیەکی عەشوایی هاتن غرامی تەواوی تەلەبەکانیان کرد بۆی بیریان چێتەوە کە خوێندکاری زانکۆ و پەیمانگەکانیش حەقێکیان هەیە کە پێوترێت دەرماڵە. بەڵێ دەکەمە پرسیارەوە تێبینێ بوو لەسەرەوەی کە ئەم ڕەوشە هەیە و حەزەکەم وشی بۆ ئیزافەکەم ئەو 100,000 کە لە تەلەبەیان سنتەنان لە ناو زانکۆی سلێمانیا پێم وایە بە نزیکەی ملیارێک و 200 ملیۆنیان لە تەلەبەکانی زانکۆ و پەیمانگەکان سند، بەڵام بیانیان ئەوە بوو ئەیانود ئەمە ئەم پارەیە بەکارهێنینەوە بۆ چاکسازی لە ناو زانکۆدا بۆ دروستکردنەوەی بەشە ناوخۆیی دروست بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو کارەبا. بەڵام سەرڕای ئەوە لە ئێستاە ئەو کۆلێژی پەروەردە و کۆلێژی شەریعەیە 480 تەلەبەیان هەیە بێشوێنە کە لە ئێستا ئاخری گرفتنی ئەو چارەسەری ئەو گرفتن. ئەگەر ئەمان وەکو دوو بەرژێری کۆمەڵی ئیسلامی نزیکی 480 تەلەبەی لە کەمپی کۆن لە کۆلێژی پەروەردە لە ئێستا کە خۆمی شەکم لە تەلەبانی لەوێم ئەیان نێرن بۆ قلیاسان لە ناو شارەوە
ئەمە شوێنی مانەوەیان وەکو شوێنی مانەوەیان هەبوو پێشتر بەکرێ بۆیان گیرابوو ئێستا ئەڵێن ئێمە پارەمان پێ نییە چەند تەلەڤەیەکمان لە چەند ڕۆژی پێشوا چوونە لای سەرۆکی زانکۆ ئەویانە ئەگەر ئێوە بۆتان پیا بێ بمان پیاکەن جەم بۆم پیا بێ بۆ بەتۆڵم خۆم پیاکەم و یەکێکی تر من ئەمە بڵێم یان ئەوانە وەکو دوو مامۆستا زانکۆ بەڵێ زۆر باشە ئێستا ئەگەر ئەمان بچنە پەرلەمان و لە لیژنەکاندا هەبن چۆن چارەسەری ئەم کێشە قوڵبووانەیەکەن کردووە لەبەری دەرفەتم هەبێ پرسیارەکانت بۆ کامیان بێ دابەشیان کەم بەسەریان من بەلامەوە گرنگ نیە پرسیارەکە بۆ کیانە بۆ هەر کاندیدێکی تریشەکە ئەچێتە ناو پەرلەمانەوە ئەگەر کەسێکی تر پرسیاری هەبێ دەستەکانت خۆش بێ سپاس مایکە بدەوەی پشتی سەرت هەڵسەیتەوە مەمنونە بم سڵاوی خی گەورەتان لەبێت پرسیارەکەی من بۆ مامۆستا فاروق بەتایبەت خۆی وەکو مامۆستایەکی زانکۆ لە زانکۆکانە بەعام ئاستی توێژنەوە زانستیەکان زۆر لاوازە و ئەو توێژنەوەنیشی کابا بڵێن ئاسیان بەرزە کاریان پێ ناکرێت لە کاتێکە کە توێژنەوە زانستیەکان بناغی بەرەو پێشبردننی ئاستی زانستی و کوالیتی خوێنن لە زانکۆکانە ئەمان وەکو کاندیدێکی لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی ئەگەر بچنە پەرلەمان چارەسەریان بۆ ئەو کێشەیەکێت لە بەرزکردنەوەی کوالیتی و ئاسی خوێندن و بەرزکردنەوەی ئاسی توێژنەوەی زانستی لە زانکۆکان زۆر باشە دەستەکانت خۆش بێ دێمەوە لاتان ئەگەر کامی ترتان پرسیارتان هەبێ بەڵام ئێستا مێ بچمە لای میوانەکانم دووبارە بەخێر بن مامۆستا فاروق کاک ڕازگۆ مامۆستا کامەران مامۆستا فاروق لە جەنابتەوە دەست پێ دەکەم سێ پرسیار هاتوون پرسیاری یەکەمیان کە لاوازی ئاستی ڕۆشنبیری قوتابیان و مامۆستایانە بەجێ دێڵم بۆ مامۆستا کامەران بەڵام دەرماڵە و خزمەتگوزاریەکان ئەوە تا ئێستا وەک خۆی باسی کردەوە قوتابیە پێشتر دەرماڵە هەبوو بەڵام ئێستا نەک دەرماڵە بڕاوە پارەش لە قوتابیان وەرگیراوە تەنانەت ئێستاش قوتابی هەیە کە بەشە ناوخۆی دەست ناکەوێت ئێوە لە کارنامەی لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی کە باوەڕم وایە خۆ یەکێکی لەوانەی کە هەم مامۆستای زانکۆی و هەم یەکێکی لەوانەی کە ئەم کارنامەیە نووسیوەتەوە چارەسەرتان چی هەیە بۆ دەرماڵە یا ئاستی خزمەتگوزاری هەم بۆ خودی قوتابیەکە کە ئێستا قەیرانێکی دارایی قوڵ هەیەەوە هەمووشمان دەزانین قوتابی کە بوو بە قوتابی لە ڕووی داراییەوە دارایی شەوتۆی نییەوە دەستکورتە چارەسەرتان چی هەیە بەناوی خۆی گەورە میێرەبان سواز و جەنابتان لێرە و سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پیاوان بەخراتی ئەو خوێندکارە ئازانەش دەکەین دیارە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە لە سایی ئەزمموی حکومڕانی 26 ساڵی دەسەڵاتی دوحیزبیدا هەموو کەرتەکان و هەموو سێکتەرەکانی کێشە و گرفتی گەورە و قوڵیانەیە یەکێ لەو گرفتانە کە بڕاتی کێشەی قوڵیە بریتێ لە کەرتی خوێندنی باڵا پەروەردە و هەم خوێندنی باڵا دیارە لای ئێمە قوتابی کە 12 ئامادەی تەواوەکە لەو ڕۆژێک کە 12 ئامادەی تەواوەکە تا ئەو ڕۆژەی لە زانکۆ دەرەچێ بەردەوام لە کێشە و گرفت و معاناتایە و کێشەکانی ئەنی بەڕاستی ساڵ بە ساڵ بگرە زیاتر ئەبێ و قوڵتر بێتەوە ئاسۆیەک بۆ چارەسەرکردنیان نییە هەر لەو کاتێک کە خوێنکار لە زانکۆ وەردەگی یاخود لە 12 ئامادەی تەواو بێت و ئومێدیوێت کە لە زانکۆ پەیمانگا وەرگێت جارە هەر لە ڕێوە نیوان وەرناگیرێن بە پاساوی جوراجێکە مەجار بە دوایی باسێکە ئەمە خوار شەستی هەیە ئەمە مەسەرەن زانکۆ پەیمانگا جێ نابێتەوە ئەمە باش ئێمە لێکێ و خاڵێکە لە کارنامەی دامانەوە بریتێ لە ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ تەواوی خوێندکارانی کوردستان بۆی کە لە بەشەکانی زانکۆ پەیمانەکان وەرگیرێت زۆر باش ئەمە چۆنەکەن وەکە و قوتابی ئاماژەی پێکرد سبەینێ دەبێت حتمما وەزارەتی خوێندنی باڵا سەر بە ئێوە بێت ئەو کات دەتوانن ئەمە بکەن یا پلانتان هەیە لە پەرلەمانەوە بە یاسا بە بڕیار دەتوانن ئەمە جێ بکەنەوە بەڵێ ئەوەی لە کارنامەمانە هەیە بێگومان ئێمە گەر بچینە پەرلەمانی کوردستان و هەچ خوشکبرای لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە خولی ئایندا لە پەرلەمانی کوردستان بێت کار لەسەر ئەوەکەین کە لە ڕێی لیژنە معنیەکان لە لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا کە کار بکەین بۆی کە بەشی جیاواز لە زانکۆ پەیمانەکان بکرێتەوە و بۆ نمونە بەشی ئێواران بکرێتەوە بەداخەوە لە ئێستا حکومەت لەبری بێ بەشی ئێواران زیاد کە ئەم ساڵاتوە زۆربەی بەش ئێوارەکانی داخستووە و زۆربەی کردوون بە پارالەل کە بێن لە بەیانیان بە پارە بخوێنن وێڕای ئەو معانەتی کە ئەو خوێنکارە بەڕێزە باسی کرد کە دەرماڵیان لێ ئەبڕن جگە لەوەی ئێستا حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا کار بۆەوەکە کە زۆربەی بەشەکان قوتابی خوێنکار بێن بە پارە بخوێنن بۆیە دەرفەتێکی کەمی ڕەخساندووە بۆ خوێنکاران بۆی کە بێن لە یاخود بچنە زانکۆ ئەهلیەکان یاخود بێن لە بەیانیان بە پارالیاڵ بە پارە بخوێنن یەکێ لەو کێشانە ئەوەیە بێگومان لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردەوە پاساوی بوونی قەیرانی دارایی دەرماڵی قوتابیانیان بڕی کە ماگانە دەرماڵێکی معەیەنی کەمیان هەبوو کە بەشی هەنێشتی سەرەتایی پێداویستەکانی خوێندنی کەمی دەکرد ئەوەشیان بەداخەوە بڕی هەر ئەمە نا ئێستا هاتوون بە پاساوی جۆراجۆر پارە لە خوێنکاران وەرەگرن بۆ نمونە ئەو خوێنکارە بەڕێزە باسی لە ئەوەیە کە بۆ داخلی هەر ئەوەش نان لە زانکۆ ئێستا کە دێن داوای پشتگیریەک ئەکەن پاران لێ وەرەگرن
بە تایبەتی کاتێک کە ئەو قوتابیانەی کە پشگیری ناوەندەکانی زانکۆ پەیمانەکانیان دەویست بۆ کۆمسیۆن پارێکی زۆریان لە قوتابیان وەردەگرت پارە وەردەگرن ئێستا لەم کاتەدا کەرتی وەزارەتی پەروەردەهاتوو بیدعەیەکی داناوە کە مامۆستا دانامەزرێنێ بەڵکو دێ دەرچوانی زانکۆ پەیمانگا بە محاضر بەوانە بێژ وەرەگرێ بۆ مەش داوای پشگیریان لێگەن کە لە کۆلێژ و بەشەکانیان بۆ ئەم پشگیرش بامان شووە پارەیان لێوەرەگیرێ داوای بڕوانامەکانیان دەکەن پارەیان لێوەرەگیرێ کەواتە کۆمەڵی پارەی تری ئەسێ قوتابیانی خوێندکاران لەم باردۆخەدا کە ئێمە ئەزانین قوتابیانی خوێندکاران باردۆخیان لە ڕووی داراییەوە باش نییە چۆن چارەسەریان دەکەن بەڵێ ئێمە بێگومان لە پرۆژەمان دەیە بۆی کە قوتابیان خوێندکاران ئەو دەرماڵی کە لە ماوەکانی ڕابردووە هەیان بۆیان بگێڕێتەوە بگرە زیاد بکرێ واروە داواکەین کە سولفەی خوێندن تەنها داوایان پرۆژە یاسا بێگومان داواکاری پەرلەمان پرۆژە یاسایە تۆ یە پرۆژە یاسا لە ڕێی لیژنەکانەوە بەرزەکەیتەوە و نیسابی واژۆی پێویستی بۆ کۆکەیت و دوای دەخێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە کاتە ئیشی پەرلەمان هەمووی لە ڕێی لیژنەکانەوە و لە ڕێی ڕێکاری یاسایی پەرلەمانەوە لە پرۆژە یاساوە دەست پێکات تا دوادار خوێندنەوەی یەکەم و دووەم و تاوە کاتێک کابێتە یاسایەک و لە پەرلەمان دەرەچێت وابێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پێوی ملزەمی ئەەکەین کە ئەم کارانە جێبەجێ بکە تۆ کەرتی خوێندنی باڵا لە بریبێی ساڵ بە ساڵ بەرەو پێشیەوەبەری و ئاسانکاری بۆ قوتابیان و خوێندکاران بکەی بۆی کە هەمان دەرفەت یەکسانیان بۆ بڕسێ بۆی بخوێنن بەداخەوە وەزارەتی خوێندنی باڵا بە پاساوی ئەوەی کە ئێوێ سەرچاوی داهات بە وەزارەتەکەی پێیا بکە یەکێ لەو شانازانی کە وەزارەتی خوێندنی باڵا شانازی پێوەکە ئەوەیە کە لێسا پێویستی بە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە بەڵام لەسەر حسابی چییە لەسەر حسابی خوێندکاران لەسەر حسابی ڕاستی تۆ کراوە دێمە وڵات بەس دەمەوێت بچمە لای مامۆستا کامەران ڕاستگۆ دێمە لای تۆش بەس ئەگەر مایکەکە بدەیتە دەستی مامۆستا کامەران هیچ لە پرسیارەکانی ئەو قوتابیە باسی لەوە دەکرد کە لاوازی ئاستی ڕۆشنبیری هەم مامۆستایان هەم قوتابیان یعنی ئەمە ڕەنگ لە هەندێک ڕووشەوە زۆر بەوازحی دیار بێت چکە هۆکارەکەی لە ڕابردوودا کە خراوەتە ڕوو بەشێکی بۆ دەگەڕێتەوە بەشێک لەم مامۆستایانە بە تەسکی حزبی بڕوانامەیان پێدراوە چوونەتە سەرەوە ماستەریان وەرگرتووە یا دکتۆراکەیان وەرگرتووە ئێستا دەچنە ناوەندەکانی خوێندن ئاستی ڕۆشنبیریان لاوازە ئێوە لە کارنامەکەتانە یاوەکو کاندیدانی کۆمەڵی ئیسلامی چۆنەتانەوێ ئەم گرفتانە چارەسەر بکەن یا ئاستی ڕۆشنبیری مامۆستا و قوتابیان بە پلانی خۆتان بەرزیان بکەنەوە ئاستەکەیان بەناوی خۆی گەورە مێرەبان دیارە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە دوای 1990ەوە تووشی گەورە بووە ڕۆژگارێکەکە نزیک بخیتەوە ڕۆژگارێک زانکۆیەکان ببوون با بڵێن شەڕگەی شەڕی ناوخۆ بەڕاستی ینی بە تایبەتی کە زانکۆی سەراحەدین ئەو کاتەی تاکە زانکۆ بوو لە دوای ڕاپەڕین بوو بە مرکزی شەڕ ینی بوو بە هەفتە قوتابیان داوامیان نەدەکردین باردۆخێکی خراپدا تێپەڕی بۆیە وای لێهات لە جیاتی ئەوەی کە جارێککە کەوالیت و نەوعەتی زانکۆیەکە باش بکرێ وای لێهات بەوەی منافەسەی شەڕی ناوخۆ و ئیدارەیەوە دەبینین بە ماوەیەکی کەم زانکۆ زیاد کراوە لە بەرامبەردا لە ڕووی نەوعێتەوە لە ڕووی کەوالیتیەوە ئاسی زانکۆیەکان نزم بوونەوە ئەوە بوارشتر ئەوە بوو کە تۆ ئەم زانکۆیانە دەکرێنەوە ئەگەر تێبینیمان کرد بێ بۆ دابینکردنی کادیری زانستیێنی بۆ دابینکردنی قوتابی مادستێر و دکتۆرا دەبینین دووبارە جارێک کەوالیتی ئەم ئاستە نزم بووە بۆەوەی کە تەسکەی حزبی دەستی خستە ناو زانکۆکان و لە ڕێگەی تەسکەی حزبیەوە قوتابیان وەردەگیران بۆ ماستەر و دواتر بۆ دکتۆرا بۆیە پێشبڕشی زانستی لەو نێوەندەدا باریکردنەما لێرەکانەوە وای لێهات با بڵێن ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی زانکۆ لە دەرەوەی مەرجە علمیەکان و با بڵێن بە فڵتەری حزبیدا تێدەپەڕی نەک بە فڵتەری زانستی ئەمە ئاقارێکی خراپ بوو و ئەمە بوو بە بار ینی بۆ ساڵانی دواتر ئەگەر ڕاستە دواتر هەندێک سیستەمی تا تازە هاتەکایەوە لە توانەسازی و هەندێک ڕێو شوێنی ترکە دەستی حزب بە جوهدی با بڵێن پارتە معارەزەکان و با بڵێن پەرلەمانی تر هێواش بە ئاقارێک دەڕۆژ کە ڕێڕەوێکی باشتر وەربگرێت لەوەی ڕابردوو بەڵام خۆ مامۆستانی کە کاتی خۆی بۆ ئاڕاستەیە خوێندنیان وەرگرتەوە بە تاکید خۆزارێککە لە زانکۆکان دەرناکرێنەوە جارێکەوانە شادەکان لێ وەرناژیرێتەوە خاڵیشتر لەوەدام پێم خۆش ئەگەر سیر بکەین ینی تاکو ئێستا کەس لە مادستێر دەرنەچوە ینی هەمووی کە کە وەرگیراوە قبوڵی وەرگرتووە بە تاکید هەموو تەواو بوو هەموو دکتۆرای وەرگرتووە نەمامینی کەسێک مادستێرەکەی لە ئاخیر ڕەفز بێتەوە جارێککە پێی عادە بکەنەوە ساڵێک مێنێتەوە یعنی ئەم حاڵەتانە ڕوونادا هەمووی ئەمە وای کردووە کە ئاستی مامۆستا نزم بێتەوە پێش ئاستی قوتابی و نزمبوونەوەی ئاستی زانستی مامۆستا بە دڵنیاییەوە کاریگەری هەیە لەسەر نزمبوونەوەی ئاستی خوێندکاران ئەمانە هەموو تەسیرە ساڵانێ هەموو لایەن واروە نەبوونی مختەبەرات با بڵێن نەبوونی ساڵانە بە باڵسەنگاندنێکی باشی مامۆستایان بە فیدباک و هەروەها بەشێک لەم بەشانەی کە لە زانکۆکاندا هەیە دوجار
کە دەرفەتی کارکردنیان نییە لە کەرتی تایبەتەوە دەرفەتی دامەزراندنیان نییە دووبارە ئاڕاستەیەک وەردەگرێ بۆی کە قوتابی زۆر بایەخ بە خوێندنەوە مامۆستا زۆر فشاری نەخاتە سەر ئەمە وای کردووە کە ئاستی خوێندن بەرەو خراپی بڕوا بە تاکید خزمەتگوزاری لە بەشە ناوخۆییەکان و نەبوونی دەرماڵە و ئاستی بژێوی خەڵکی دووبارە کاریگەری هەیە بۆی زۆر باشە پلانتان چی هەیە وەکو کاندیدەکانی سبینێ بۆ نوە گەرماوەستا کامران جەناب دەبیتە پەرلەمانتارێک لەسەر لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی سبینێ ڕاستە کارنامەیەکتان هەیە چۆن ئەم گرفتانە چارەسەر دەکەن گەتیبینی تاکردە بەشی چەند لەوانەیە تایبەت نەبێ یاسا کاتی خۆی کە دەرماڵە دراوە بە قوتابیان بە یاسا ڕانەژیراوەتەوە کە تۆ بێنەوەی پرۆژه یاسا دەستی پێ بکەیەوە ینی بەو بیانوەوە کە داهات بەشی با بڵێن کۆمەڵێک سێکتر و چارەگەم و سەو حالەتی چەند دروست کرد کە داهاتی کوردستان باش ناکەم پێم وایە باشترین پرۆژە یاسای ئێمە کە بۆ لە بەشی لایەنی دارایی و ئابووری ئەوە بابرین ڕێکخراوە بەوەی کە زارێککەم بە دووادەچوون بکەین بۆ سەرچاوەکانی دارایی و سەرچاوەکانی دارایی شەفاف بێ ئەو زەبێنین زارێککە مڕاجعەی خەرجی بکرێتەوە ئەمەش لە ڕێگەی پەسەندکردنی بودجەوە ڕێک دەخرێت گرتیبینیت کردێمەوە 5 ساڵ دەچی بودجەن هاتۆتە پەرلەمانی کوردستان تاوەکو بتوانێت سێکتەری خوێنی باڵا و بەشانی کە پێویستی پێێتی بە دەرماڵی قوتابیانەوە بەوەی کە زارێککە هیچ زانکۆیەک ناچار نەکرێ پارە لە قوتابی وەربگیرێ ئەنی کە بودجەیەک نەبێت لە پەسەند بکرێ و داهات شەفاف نەبێت لە ڕێگەی بە دوواداچوون بۆ داهات بە تاکید وڵات بۆ حاڵەتەدا دەڕوە کەواتە چارەسەری کێشەی خوێنکارانەوەی کە تایبەتە بە داراییەوەی کە تایبەتە بە شایستە داراییەکان دەبێت لە سەرتاوە بینەوە بگەڕێنەوە بۆ پەسەندکردنی بودجاوە بگەڕێنەوە بۆ ئەو گۆڕانکاری و ریفۆرمەی کە لە بواری ئابووری دەکرێت و کاگەر لێرەوە کرا بە تاکید ئەمە شۆڕ دەبێتەوە بۆ ریفۆرم لە خوێندنی باڵا و لە پەروەردە بەشێک شان تایبەتە بۆی کە جارێککە گۆڕانکاری بکرێت لە ڕێکارێکە ئەو ڕێکار و بەرزانی کە پێویستە بۆ خوێندنی مادستەر و دکتۆرە لە هەرێمی کوردستان ینی بەو شێوازە ئاستی ڕۆشنبیری مامۆستا و قوتابیەکانیش بەرز دەکرێتەوە بکرێت بەم شێواز و پڵتەرانی کە بۆ وەرگرتن دەچێت و بە تاکید دەبێت جارێککە ئەمانەی کە دەخوێنن لە ماستەر و دکتۆرە تەنها لە ڕێگەی کۆمەڵێک ڕۆتینیاتەوە نەبێ چکە تو بینیت کردوێ لە بەشێک لە وڵاتان خوێندنی باڵا بەستراوەتەوە بە کەرتی تایبەت بەستراوەتەوە بە کۆمپانیایەک کە معنیە بەو اختصاصی کامایەتی من پێم وایە ئەمانە لێک شتا مامۆستا کامرامانشت بۆت کرد کە ئەمە تەنها مەرج نییە بە یاسا بکری ئەگەر وەزیری خوێندنی باڵا سەر بە کۆمەڵی ئیسلامی بێ پلانتان هەیە کە بتوانن ئەمە چارەسەرکەن بە بڕیاری وەزیر خۆی ئەمە بەشێکی بە ڕێنمایی دەکرێت ڕێنماییەکە لە خزمەت بەرزکردنەوەی ئاستی علمی داوی و بەشێکی بە کۆمەڵێک ڕێکار دەکرێت کام ڕێکارانە لەم ڕێکارە ڕۆتینیانە ڕزگار بەڵام دوجارم بڕیارەش ڕەنگە وەزیر بیدات ئەم بڕیارە بەشێکیان وەزیر دەیدا بەڵام ئەو کەرستانی کە لە بەردەستی وەزیردا لە بودجا و کۆمەڵێک لەوانەیە ئاسانکاری هەبێ ئەمانە لە ڕێگای پرۆژێ ئاساوە دەبێ و بەشێکی کە لە ڕێگای داراییەوە دەبێ ئەم دارایەش دارێککە پێویستی بۆی ئێمە مڕاجعەیەکی وردی داهات بکەینەوە لە هەرێمی کوردستان و بودجە بێت هەرێمی کوردستان پەسەند بکرێتەوە وەکو سێکتەری پەروەردە خوێنی باڵا پشتی باشی بەربکەوە ئەو بەشەی کەوەریشی دەکەوێت پێویستی بە چاودێرێکی وردە بۆی کە ئامانجدار بێت لە خزمەت فەلسەفەی پەروەردە خوێندندا بێ و لە خزمەت ئاستی با بڵین دابینکردنی پێداویستیەکانی قوتابیان دابێت لە خزمەت مختبەرات و کەرەستەی خوێندن دابێت بە شێوەیەک ئەم داراییە کە بتوانێت ئاستی خوێندن و پرۆسەی خوێندن هەم ئاستی قوتابی بەرزکاتەوە هەم لە خزمەت با بڵێن نەوعی زۆر باشە مامۆستا دەستەکانت خۆش بێ دێمە وڵات کاک ڕازگۆ گەرمای کە بگریتە دەستت ڕەنگە لەوان کەمتر دەرفەتت بدەمێن ڕاستگۆ بۆیە داوای لێ ئەسلی مەسەلەکە ئێوەین بەس پرسیاریانی کوڕۆکی پرسیارەکانیش لایەوەی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان چیتان کردو بۆ بەرجەستەکردنی کێشەی خوێندکاران لە زانکۆ پەیمانەکاندا چۆن کێشەکانتان بەرجەستە کردووە سپاس بۆ تۆ بۆ کادرانی ناوەندی زانکۆ پەیمانەکانی سلێمانی بۆ ئەو گەنجە بەڕێزانی کە لێرە ئامادەن بابە کورتی جارێ پێشەکێک بڵم لەسەر وەزعی کە هەمانە یعنی خۆتوانینەوەیان زۆر باشە ئەوەی کە گرنگ بێت قدری زانکۆ یعنی ئەو خەڵکە بێ لای ڕوون بێت کە کاتێک زانکۆ قدری نازاندرێت کاتێک بۆ نمونە خەڵکێکێتە دەسەڵاتەوە زانکۆی بەلاوە کەمە یا بێ نرخە تەلەبەی زانکۆی زۆر بەلاوە کەم نرخە زوڵمی لێەکە لێ با لێت زێ لێخوا لێدا دەریەکە لە یەک بەشە ناوخۆیەکانی و دەریێنێ پێداویستی نایەتی ئەمانە شتێکی نۆرماڵن بەڕای من نۆرماڵن لەبەرەوەی قدری زێر لای زێڕەنگەرە کەسانێک کە لە جومگە سەرەکیەکانی دەسەڵاتان کە لە ڕۆژە ڕۆژان لەوەی زانکۆی نەدی بێ بە دووچاوی خۆی ڕۆژە ڕۆژان کەسێکی
فلترێکی ئاکادیمی نەبوو بە فلترێکی ڕسمیات نەپەڕی بێت تاوەکو ئەو پێگەی وەرگرت بێ بەڵکو ئیلا بە زۆرم لێ یاخود بە گەندەڵی یاخود بە ئەلکترۆنی یاخود بە هەر نوع لە نوعەکان کە ئەزمموی ئێستا و ڕابردویانە بەم شێوەیە هاتوۆتە جونگەکانی دەسەڵات کەواتە کەسێک کە بەم ڕێچکەیە تێنەپەڕیوە ئاسایی قەدرێم ئیشە نەزانێ لەبەروی ینی ئەبێ دڵنیاش بینەوەی 100 ساڵی کەش بڕوە لەدەست جۆرە کەسێک کابێت کە بەم شێوەیە هاتووە بەم شێوەیە بابڕێەوە لەبەروی قەدری نازانە پێ تێنەپەڕیوە بۆیە نامەوێت ینی گلێچکە خۆمان تەلەبەی جامیعی نەزانین ئەو هەموو گلەیانە هەن بەڵام ئەوەی کە گرنگە کاک جەلال ئەو خەڵکە بزانێ ئەمەی تەلەبەی جامیعە بە معاناتێکا تێپەڕین کە زۆر قورسە ینی وەکو ئێستا من بە تۆ بڵێم تۆ ناتوانانی بچە دەنگدان تۆ ناتوانانی دەنگ بدەی بەڵکو تۆ بێ ینی مطیعبی بۆ دەنگدانە بۆ هەڵبژارنەکانی 2006 و 2010 بۆنی ئێستا دەنگ بدەی لە زانکۆی ئێستا ئەوە ڕوەدا ینی ئێمە خەڵکێکمانەیە زانکۆیان کردوتە مۆڵگە و کۆمیتە و لەق بە حکمی هەڵبژاردنێک لەوەیە قڕنێکی وا بەسەرا تێپەڕی کاکە ینی هێشتا جەوی زانکۆ وا ڕەخسێنراوە جەوێکی وای تیا دروست کراوە کە تەلەبەک ئەچێتە ناو زانکۆ پرۆسی پەروەردە چیە پرۆسی پەروەردە سێ خۆناغە ئینپوت پرۆسس ئاوتپوت شتێک داغڵەکەی مادەیەکی خام پرۆسەیە کاتەیە پەڕێت و مادەیەکت بۆ دەرەچێتەوە ئێمەوەی کە داغڵ یەکەین بۆی فەشەلی وەزارەتی پەروەردەوە خۆی مادە خامەکە جارێک خەلەلی تایە ینی پرسیستەمەکە خەلەلیتیایە لە پرۆسیسەکەی خزمەتی ناکرێت زۆنی لێکرێت لێ خورێت ئیدکە دەریشەچێ لەم پرۆسەیە کە دوایەوەی کە دەریشتو بەونەوە هێشتا هەر ئێمالەکرێت بۆیە ئەوەی کە گرنگە تەلەبەی جامیعە بیزانێت ئێمە لەپای ئەو هەموو گرفتەی کە هەمان ئەوەی کە زانکۆی بە زیندوێتی هێشتۆتەوە بەڕای منەوەی کە زانکۆی ئێستا ئاوا لەسەر پێی خۆی هێشتۆتەوە تەنا کۆمەڵێت گەنجی بە جورئەتن کە لە ناو زانکۆیان نایڵن زانکۆ لەوە زیاتر بێتە مۆڵگەیەکی حیزبی نایڵن زانکۆ لەوە زیاتر بمرێن مردار بێتەوە ئەوە تا خەڵکێکمانەیە لەم کوردستانەیە کەس قەدری نازانێت لە تەلەبەی جامیعە و حليك ودوا بروجي تقديمات ومرحله سي وتواري ولاتك اوروبيه خوينه بۆچی لێرە قەدری چیتان هەیە لە سبەینە لەو کاندیدانەی کەسا چاوەڕێکی لەو قسانیە سەر ڕاستەقاسمی کەوان شەڕی لەسەر بکەن لە پەرلەمان باشە چۆن ئەم شەڕە بکەن چۆن چارەسەر بکەن چۆن زانکۆ پەیمانەکان لەو ینی دیلیەی کە لە دەستی حیزبەکانە لە دەستی لق و کۆمیتەکانە دەربازی بکەن ئەوەی کە ئێمە دڵمان پێی خۆشە بە کۆمەڵی ئیسلامی بە دیاریکراوی ئەوەی کە پێمان ینی فەخری پێواکەن ئەوەی کە گەنج ئێوێ لەم کیانە سیاسی ئەوەیە کە جورئەتەکەی بمێنێت یعنی ئەوەی کە ئێمە ئێستا فەخری پێوەکەین جورئەتە ئەگەر ئەم جورئەتە بمێنێت نابێ قبول بکرێت گەندەڵی بە یاسا بسەمێنرێ نابێ ینی بە سزا بکرێ بە قانون یعنی ئێمە ئێستا ئەزانین ئێستا منوک تەلەبەیشی قانون یەک قانون لە خزمەت مرۆڤایەتیایە لەکوێ هاتووە تۆ ڕێنمایی دەرکەی بۆی زوڵم بکەی لەکوێ هاتووە تۆ دەسەڵات وەرگری بۆی بتەوێت قۆڕخی کەسێ بکەی کە هیچی نییە یعنی خوێندکارێکی جامیع کە ئێتە جامیعەوە لە هیچی نەبوو جارە هیچی نییە تۆ ئەوە هیچ دەرماڵەکەت بڕیوە ئەوە هیچ کەپارەی لێسەنی خزم گوزاریشی نادەیتێ مەنەجێکی سەقەتیشی پێڵی مامۆسایەکە تشت بۆ هێناوە یعنی لەگەڵ ڕێزم بەڵام ئەوەی کە ماستەر وەرەگرێت مەرز نیشانی ئەوە بێت لە جامیعەیە دەرس بڵێتەوە بۆ ئەوەی کە گرنگە ئەوەی کە ئەچێتە پەرلەمان سوور بزانێت ئەوەی کە سپاس بۆ خوا بۆ مێسا تەنی هەردوو تەنیشتی من کەسانێکن مامۆسای جامیعان کەسانێکن بۆ فلتەرەیە تێپەڕیون خۆیان لە پرۆسەکەیە بوون خۆیان نەزانن جەوی ناو جامیعە چۆنە تەلەبەیان دیوە بۆیە واقعی بینانە ئەبێم کەسانە ناو پەرلەمانە شەڕی ئەو جەوە بکەن شەڕی ئەوە بکەن کە ئێمە ئەمانەوێت لی بێ شەڕی ئەوە بکەن کە ئێمە یعنی جارێکە لە ڕوومان بێت باسی ڕانکینگی زانکۆکەمان بکەین کاکە شەرم نەکەین لەوەی لە دوای زانکۆی وەکو ڕێخای قوتابیانی کوردستان چیتان کردووە بۆی کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانم گرفتان و چارەسەر بکە چۆن فشارتان دروست کردووە لە ناو کارنامەکەیە شتێک جێبکەنەوە کە مەعانەتی ئەم قوتابیانە بێت ئەوەی کە گرنگ بە ئێمە وەکو گەنج بە تایبەتیش وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێش هەموو شتێک ئێمە کۆڵ نادەین ئەم شیعارەی هەڵبژاردن نییە یعنی هەموو کاتێک کۆمەڵی ئیسلامی دامێکی قوتابیان ئەزانم شیعارە هی پێش هەڵبژاردیش ئەم شیعارە ئێمەی لەسەر پەروەردە بووین چونکە ئێمە لە ناو جەوێکە کە کەمینەیەک بووین هەر بەردەوام بووین لە کاتێکا کە لە ناو زانکۆیە بە عالەمی ئاشکرا کەسایەتێکی حیزبی لەوەیە هەر بە دەدی کابراوەتی بە منێشتە خۆشە بتوانێت عەمید لابات و عەمید دانێ قسەی زۆر لەوان لە خۆی لە پێشتر بزانێت و یعنی مسەیتەرتریش بێ بەسەر وەزعەکەیە کەواتێمە لە ناو جەوێکی وایە نەکۆڵمان داوە و چاو نەترس بووین نەترساوین لە وەزعەکە بەردەوام بووین تایە و یعنی سپاس بۆ خوا بەو کەم دەرامەتی و فەقیرەی کە ڕێکخراوێکی و ڕێکخراوی قوتابیان هەیەی کە ئەکرێ بڵێم ئەوەی کە نیمانە چونکە شتێکی وامان هەر نیمانە عین تاوەکو بڵین ئەو بودجەیە کە حیزبمان ناتێ بەو حاڵەشەوە ئێستا یەکێکین لە چالاکترین ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان یەکێکین لە فعالترین ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان هەر زۆر دوور نەڕۆم بۆی نەبێتە قسەی ئیعلامی تەنها لە پرۆسی زانکۆلاینی پێشوە لە چەند هەفتەی ڕابردووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تاوێنی خۆبەخشانە خزمەت بە 12000 تەلەبە بکە لە کاتێکە ڕێکخراوێکی لە کاتێکە وەزارەتێکی زل و زەمەنی وەکو خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی حقوق و پەروەردە نەیانتوانێت بەهەرشیان ئەسڵەن سیستەمێدانن لە سیستەم بچێ
یعنی تەسەوور کە ئێمە دوومان پێشەوەی کە زانکۆلاین کارا بێمە کۆڕ و سیمینارمانە کرد خەڵکمان تێگەیان کاکەمە زانکۆلاین ئەمەیە ئەم کردیتەی کە وەزارەت ئەمری بڵاوکرێتەوە با خەڵک تێگەین لەوەی کە خۆیان نەیلێن کەچی وەزارەت دوای 5 ڕۆژ لەوەی سیستەمەکەی کارا کرد و خەڵک فۆرمینار تێبیر ئینجا خۆی بیرەکەوێتەوە سیمینارە ڕێکا شتێک ڕێکا بەم خەڵکە بڵێ ئەمە لە ئارە زۆر باشە ڕازیان دەستەکانت خۆش بێ بینەرانی عزیز دیارە ڕای چەند قوتابیەک لە زانکۆی سلێمانی وەرگیراوە لەسەرەوەی کە چۆن کێشە و گرفتەکانیان بخەنە ڕووە لێرەوە هەم قوتابی بە بەڕێزانەوە هەمەم کاندیدا بەڕێزانە گوێیان لە پێکەوە لەگەڵەوە گوێمان لە ڕایەوە قوتابیانە دەبێت پێکەوە بە سەرنجێک بخێنە سەر ڕاکەیان بزانین ئەوان چۆن باس لە کێشە و گرفتەکانیان دەکەن. بەڕای من ئەو زانستێکی لێسا لە زانکۆکان ئاخوێنرە هیچ بەپێی پێویست نییە لەبەر ئەوەی ئەو عیلمە بەپێی ئەو دەرەجەی تەلەبێنیە کە ئەو هەموو تمۆحەی هەیە بەڕاستی زانستەکان هەمووی پشت بەستنە بە مەلزەمە و کۆمەڵێک شتی کورت و قوتابی لێرە ئامانجی ئەوەیە تەنها کۆپی پێیستی منهاجەکەی خۆی بکات تەنها ئامانجی ئەوەی دەرەجەی بەدەست بێنێ و دەرچێ و نەکەوێتەوە خولی دووەم ئەوەی ئامانجی تەلەبێ لە ئێستاە ئەوە نییە کە علمێک بەدەست بێنێ سبەی دووسبەی لە بوارەکەی خۆیان بەکاری بێنێتەوە پشت نەبەستنە بە کتێبیش ئەوەش مشکلەیەکی ترە پشت نەبەستن بە کتێب ڕاستی لە ئێستادا خوێنکارانی زانکۆ ڕوبەرووی قەیرانێکی زۆر بوونەوە جیاواز لە قەیرانی دارایی و قەیرانی کۆمەڵایەتی و خوێنکارانی زانکۆ ڕوبەرووی قەیرانی زانستی ئەبنەوە بۆ ئەمەش کە لە ئێستادا بەرەو پرۆسی هەڵبژاردن ئەڕۆین بە جددی پێویستە پەرلەمانتاران هەوڵدەن بۆ ئەوەی هەوڵێکی جددی بدەن بۆ ئەوەی کەوا خوێنکاران بەرەو پێشچوونێکی زۆر ببینین لە زانکۆ و پەیمانگاکاندا بۆ ئەوەی داهاتوویەکی گەشیان هەبێت تەلەبە سیستەمێکی ئەوتۆنیە کە پێ بڕوە بەپێ ئەو سیستەمە هەوڵ بۆ فێربوونی ینی فێربوونی لا گرنگتر بێت لە دەرچوون ئێستا بتەوێت نەتەوێت تەلەبە لە مەکتەب و هەر لە سەرەتایی وا ڕاهاتووە تاکو وەگاتە ئاخر قۆناغەکانی زانکۆ وا ڕاهاتووە کە دەرچوونی لا گرنگترە لە فێربوون ئێستا بۆ نمونە من ئەگەر بزانم ئیمتیحانێک بەیانی دەرئەچم هەوڵی بۆ نایە ئەڵم دەرئەچم ینی گرنگ نییە فێربوونەکە بەلامەوە ئەوە زۆر کێشەیە چونکە هەر ئەم تەلەبانن ئەبنەوە بە مامۆستای زانکۆ سبێنێت هەوڵدایە دەرئەچێت دەرچوونەکە ئەبێتەوە بە یەکەم و ئەبێتەوە بە مامۆستای زانکۆ دیسانەوە کێشە دروست دەکاتەوە ئەنواع کێشە هەیە لە زانکۆیە زانکۆکان کراونە مەڵبەندێکی حیزبی و ئەبێ ئێمەش لەو حیزبیانە دەریان بێنین بۆ نامەرکەزیەت و سربەخۆی خۆیان بەسەربەخۆی خۆیان هەڵسوکەوت بکەن و سیستەم دابنێنەوەکو لە ژێر دەسەڵاتێک دابمێنەوە و ئەتوانین بڵین ئەو زانستەی کە لێسا خوێنرێت لە زانکۆکانە هەمووی پشتبەستنە بە عیلمێکی کۆن هێشتا ئەبدەیت نەکراوەتەوە هێشتا پڕ بە پێستی ئەو بەشانە نییە زۆربەی بەشە عیلمیەکانە نییە پشت نابەسرێ بە توێژینەوەی تازە لە هەموو دنیادا داینەمەی گۆڕانکاریەکان گەنجانن و ئەو کەسانی کە لە کاکانی خوێندندان بە تایبەتی زانکۆ و پەیمانگاکان و ئەم گۆڕانکاری و هەوڵدانش پێویستە بە دوو لایەنە یەکەمیان کەسایەتی خوێندکارەکە و گەنجەکە خۆیەتی لایەنی دووەمیشیان دەسەڵاتداری و حکومڕانی وڵاتە پێویستە جێکی وا بسازێنرێت کە لە ناو زانکۆیە گەنجێک بێتە هەست بکە کە گۆڕانکاری بکات و حەزی لێبێت و پێشەنگ بێت بۆی بێت لە دەرەوەی زانکۆ گۆڕانکاری پێ نەگووە هەست بکات کە بەکارێنرێت و سەربەلایەنێکە یەکێک لەو کێشانەی کە وای کردووە ئەو کێشەی ڕووبات بەڕای من ئەوەیە کە هەنێ تەلەبە بە ئارەزی خۆی نایەتە بەشەکان ئایا زۆر لێکردنی ماڵەوەی یاخود سیستەمەکەیە کە دەرەجەیەکی هەیە ماڵەوە دەرەجەیەکی بەرزی هەیە ماڵەوە بە زۆر ئەڵێن ئەبێ بچیتە بەشێکی بەرز ئەمەش کە حەز و خولیای خۆ نەبوو ناتوانانی سەرکەوتوو بی کە لە هەر شتێکی حەز و خولیا و نەبوو لەو بەشەیە سەرکەوتوو نابیت و تەنها وەکو ڕۆبۆرتێکی لێت خۆی لە ڕاستیە بنەمای هەموو زانکۆکان لە هەموو وڵاتانی ترە ئەبێ بۆ پێشکەوتنی عیلم و زانست بێ بۆ داهێنان بێ بۆ توێژینەوەی زانستی و بەرەو پێشچوونی هەموو کەرتەکان بێ لە کۆمەڵگایە بەڵام بەداخۆ لە زانکۆکانی ئێمەیە لە ئێستاە ئەوەی بۆتە جێگەی باس و خواسی ناو تەلەبەکان بریتیە لە کۆمەڵێک شتی ڕەمزی وەکو جلوبەرێک وەکو مۆدە لە زانکۆکانی خۆماندا کە سەیرەکەین بۆتە مەحمەلێک بۆ دەرێنانی شەهادا نەوەکو فێربوونی زانست و معریفەت و فێربوونی عیلم و زانیاری وەکو مەحمەلێکی لێ هاتووە بۆ دەرهێنانی شەهادا کە ئەوەیان زۆر کێشە دروستەکە بۆ نەوەی خۆمان بۆ نەوەی دواڕۆژ چونکە ئاستێکی عیلمیان نابێ ئەو کەسانەی کەوا ئاوا پەروەردە ئەکرێن.
بینەرانی عزیز دیارە ئەوەی کە بینیتان ڕای چەند خوێندکارێک بوو لە زانکۆی سلێمانی لەسەرەوەی کە کێشە و گرفتی خوێندکارانی زانکۆ پەیمانەکان چۆنە. من جارێک دەچمەوە لایەم خوێندکارە عزیزانە دەمەوێت بزانم کێتر پرسیاری هەیە فەرموودادا گەڕڵچیتەوە بنای خۆی گەورە میهرەبان مایکەکە نزیک بخەرەوە بنای خۆی گەورە میهرەبان ئەمێ ئەو پرسم باشە بۆچی بوونی ئەم جامی ئەهلیانە و زۆربوونی جامی ئەهلەکان بۆتە هۆکارێکی زەرمەند سەبارەت بە جامی حکمەکان. ئێستا تۆ لە قۆناغی چەندەمی تۆ؟ من مەرحەلە دوو معماریم. لە کام زانکۆ؟ جامی ئەهلی. ئەهلیت؟ لە ئەهلیت یا لە حکومیت؟ من لە ئەهلیم. زۆر باشە. بەڵام ئەمێ بڵم کە بۆچی ئەمانە بۆتە هۆکارێکی زەرمەند بۆ جامی حکمەکان لە ڕووی دامەزرانی هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی گشتی. تۆ بۆ چیتە ئەهلی؟ باوەڕ بە حکومیەکان نەبوو ئاستی زانستیان نزم بوو بۆچی چیتە ئەهلیەکەوە بۆ؟ وڵی هۆکارەکە من ئەو هۆکارانە بەڵام ئەو هۆکارانی کە لە جامعە ئەیبینم کە باسی ئەەکەن ئەو هۆکارانەی لەبەر بەرزی لایەنی هین لەبەر بەرزی لایەنی خزمەتگوزاری زانستیەکانی هەمووەمانەیە کە ئەهلیەکان دیارە زیاتر گرنگیان پێ دەدرێت. بەڵ کوالیتی بەرزی جامی ئەهلیەکان زۆر باشە. ئەمانە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە خوێندکارەکە لە ڕووی دامەزراندنیان لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیشە ڕێگر بن لەبەر دەم خوێندکارانی جامعەی حکومی بۆ دامەزراندنیان لەو شوێنانە. بۆچی ئەبێ جامعەیەکی حکومی کوالیتەکەی ئەوە بەرز نەبێت کە خوێندکارەکانی ناتوانن تەنانەت لە کەرتی گشتیشە کە تایبەتە بە خۆیان ناتوانن دامەزراندن دابمەزرێن لەو بەشانەیە. جامعەی خوێندکارێکی جامعەی تایبەت یەک ئەبێتە بەربەست لە بەردەمیە بۆ دامەزراندن. زۆر باشە. کەیتر پرسیاریە دەستەکانت خۆش بێت؟ فەرموودادەم. بەناوی خوا یەکێ لەو چەند پرسیارێکم هەبوو. یەکەمیان یەکێ لەو شتانێکە زۆر زەقە لە ناو زانکۆیە باڵابوونی دەستی حیزبە لە ناو زانکۆیە. یعنی بۆ نمونە لە بچووکترین کەس لە ناو زانکۆیە کە خوێندکارێکە و نوێنەری بەشەکەیەتی هەتاوەکو باڵا دەستترین بە کەس لە زانکۆ لە سەرۆک بەشەکان لە کەسەکانی بەرپرسی وەزارەتی خوێندنی باڵا هەمویان لەسەر تەزگی حیزبیدا ئەمەزرێن ئیشیان ئەدرێتێ لەسەر بنەمای لایەنی زانستی نییە. هەر شتێک تێبیکەی لە زانکۆیە پێویستە حیزبی بیت. بۆ نەم لە بەشەکەی خۆمان ویستم بچووکترین سیمینار بۆ خوێندکارانی بەشەکەی خۆمان ڕێکخەم ئەمەە دەساودەسم پێکرا تااقاتم نەما تاوکو حیزبێت لە ناو من لە کۆلێژی زانستم کیمیا لە زانکۆی سلێمانی. زۆر باشە. هەتاوەکو حیزبی نەبیل ناو زانکۆکانە هیچ شتێکە بۆ ناکرێت لە بچووکترین شت کە تۆ داوای ئەکی هەتاوەکو گەورەترین شت. بۆچی ئەو کەسانی کە لە وەزارەتی خوێندنی باڵایان هەمویان لەسەر بنەمای حیزبی ئەبن بە بەرپرس. بۆچی ئەمە وەزارەتی خوێندنی باڵایە پەیوەندی بە زانستەوەی بۆچی لەسەر لایەنی زانستی ئەم کەسانە هەڵابژێردرن. پرسیارێکی ترکم لەسەر ئەوە بوو بوونی پێداویستەکان لەو زانکۆکانە بەشێکی من بەشێکە پەیوەندی بە مختەبەرەوە هەیە کەمترین مەوادمان هەیە لە مختەبەرە هەنێ جار لەسەر ئەو تووشی گەورەترین کێشە ئەبینەوە نەک هەر لەو ڕۆوە بۆ منە سیستمی ساردی و گەرمی ناو زانکۆ تەواو نییە تەلەبە هەیە لە ناو خزمەتگوزاریەکان بەگشتی خزمەتگوزاریەکانی زانکۆ بە ئام لە ناو قاعەیە هەڵ ئەلەرزە لە سەرمایە لە گەرمایە ئەبێر خەریکی باوەشان بی لە جاتەوەی گوێ لە مامۆساکەت بگری. ئاستی خزمەتگوزاری لە ناو زانکۆکانە زۆر نزمە. چارەسەر چییە بۆ ئەمانە پرۆژەی ئەمان چییە بۆ چارەسەری ئەم کێشانە لە ناو زانکۆکان؟ دەستەکانت خۆش بێ جەمال پرسیارتە بۆ گەر هەڵچیتەوە. بسم الله. من وەکو دەرچوویەکی بەشی پەرستاری یعنی بەڕاستی گلەیم لەو سیستەمە هەیە کە لە ناو زانکۆ ماگاکانە هەیە و دواتریش بۆ تاعیناتە کە هەر نییە. ئێستا تۆ چەندێکە تەخەڕوجت کردووە؟ من تقریبا 3 ساڵە. 3 ساڵە. دامەزراویت؟ دانەمەزراوم نەخێر. بۆ نەچووی لە کەرتی گشتی دابمەزریت؟ لە کەرتی گشتی؟ لە کەرتی گشتی بەخۆ بەخش تا توانیم ئیشم کرد بەڵام دوای وتیان منەتمان پێ نییە منی جوازم. لەکوێ ئیشت کرد؟ لە نەخۆشخانە هیوە. چەند ساڵ لەوێ کارت کرد؟ وڵا تقریبی ساڵێک ئیشم کرد لێ. دوای هیچ هەلێکی دامەزراندن بۆ ناتێت خۆبەخشەکان زیاتر هەلی دامەزراندنیان هەیە؟ هیچ هەلێک نییە. ئێستا چاوەڕێی چیەکەیت؟ وڵا چاوەڕێ چێکم بە ساکەم بکەم فەرموو. وەکۆ لەناو پەیمانگاکان و زانکۆکانە سەرەتا ئێمە شتێکی وا فێر نابین. یعنی ئەو ئیشانێک کە پێمانەکرا شتێکی بەسیط و سەرەتاییە. دوای کامانێ بچین ئیش بکەین ئەڵێ تۆ تازە تەخەڕوج کردو ئیشی چی ئەەکەی؟ ئەی باشە من لە زانکۆ پەیمانگا فێر ببم نەهەلێکم پێ بدرێ ئیش بکەم ئەیکەی فێر ببم. واتە ئەوەندەی کە لە بواری کارکردن عملیەکە لە دوای تەخەڕوج فێری کارەکە دەبێت و زانستەکە دەبی ئەوەندە لەو چەند ساڵێکە لە ناو زانکۆ یا لە کۆلێژی فێر نابیت؟ نەخێر فێر نابیت. ئێستا مەگەر بیکەیتە پرسیارێک لە کاندیدەکان پرسیارە بەڵێ چونکە یعنی هەلێکیوانە ڕخساوە فێر ببین. دوای ئەوەش تاعینات ئەوە تا کاتێکە حملەی هەڵبژاردنە چەند کاندیدێکی حیزبەکانی تر هەساون بۆی کە ئێمە چەند خۆبەخشێکدا ئەمەزرێنین کە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەی خۆبەخشەکانی ترچی ئەی ئەو چەند ساڵێک کە ئێمە
تەخەڕوجمان کردووە چی؟ زۆر باشە دەستەکانت خۆش بێ مامۆستا فاروق لە تۆ دەست پێکەمەوە هەر لە پرسیاری ئەم دادەوە دەست پێکەم بە تایبەتی دروشمیەکێک لە لایەنەکانی دەسەڵات ئێستا هەلی کار خزمەت یا هەلی کارەکەیە 3 ساڵە ئەمە تەخەڕوجی کردووە من ڕەنگە هێشتا کەم بێ 3 ساڵە زۆرمان هەن کە بە 10 ساڵیش تەخەڕوجیان کردووە تا ئێستا دانەمەزراون ئەمەی کەم دروشمە بەرز دەکاتەوە جێگیری سەرۆکی حکوومەتە چەند ساڵیشە دەسەڵات لای ئەمانەیە ئایا ئێستا هەلی کار پیا دەبێت ئەگەر لە 27 ساڵی ڕابردووە با بڵێن چەند ساڵی ڕابردوویانیان توانی بێ هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ پێمانەکان بڕوخسێنن لە کاتێکا ڕەنگە بەدەیان هزار ئێستا دەرچووی زانکۆ پێمانگامان هەبێت کە دانەمەزرا بێت بەڵێ دیارە ئەم دروشمەگە کەسێک لا خۆلیسێکی سیاسی بەرزی کاتەوە کە ئەزمون نەکراوێت لە حکومڕانیان نەبوو بێ ئەتوانین بڵین ئەگەر هەیە کە جێبەجێ بکە یاخود خەڵک بە چاڕۆنی لێی هەبێ بەڵام هێزێک کە لە دەسەڵاتە مای 27 ساڵ حکومڕانی ئەم وڵاتەکە شەریکی هێزێکی سیاسی بووە تا ڕادێک سەردەمانێک بە دوو ئیدارەی ئەم لای کردووە ئەو لاش ئیدارەی لای خۆی کردووە لە مای 27 ساڵی ڕابردوودا بە هەلی کاری نەڕەخساندی بێ بەڵکو بووبێتە هۆی بێکارکردنی خەڵک لەسەر حسابی دەرچوانی زانکۆ خەڵکانی بندیوار و خانەنشینی حیزبی و خەڵکانی نایاسایی دانابێ ئێستا خەڵک چ ئومێدێکی لە دروشمەکانی ئەم لیستە یاخود ئەم لایەنە و وەلایەنەکەی تریشەیە هەر ئەو بەڕێزانەی کە ئێستا دروشمی هەلیکاریان بەرز کردووە لە ماوەی ڕابردووە بەم گەنجە خۆشەویستانیان ئەوە کە خەریجی زانکۆن بچن لە مەطعەم بە دوای شاگردیدا بکەن کە ئەویشان دەست نەدەکەوت ئێستا ئەم دادەیەتوانی لە مەطعەم نیشکەی وابوو مامۆستا تەبان ئەو مانگێک لەمەوە پێش بوو تقریبان ئەوانەی کە ئێستا بە تایبەتی جێگیری سەرۆکی حکوومەت کە دروشمی هەلیکاری بەرز کردووەتەوە داوای لە گەنجەکان دەرچوانی زانکۆ پێمانەکان دەکرد لە چێشتخانە و شوێنە گشتیەکان کارپەیا بکەن بۆ بە بیرمە چەند ساڵێک لەمەوە پێش خودی سەرۆکی حکوومەت لە شاری جوان لە سلێمانی باسی لەوە کرد پێویستە دەرچوانی زانکۆ پێمانەکان خۆیان فێری وەستای کاشی و ئەمانە بکەن بۆی کە بێکار دانەنیشن بەڵێ ئەنجا ئەمان قەرانێکی دارایان دروست کردووە ئەسڵەن وەستای کاشی خۆیان نیویان بێئیشن یعنی ئەوەی کە کرێکارە خۆی بێئیشە من نمونەیەکم لایە کاک جەلال حەزەکەم لێرە باسی کەم باوکی لە خوێندکارەکان هات ساڵی پار ئیجازەی بۆ تەلەبەکەی کرد بە شەرێ تەلەبەکەی کچێک کچ بوو لە قۆناغی چوارەم بوو ئەو ساڵی ما بۆ زانکۆ تەواوکە دوایی کە لێم پرسی بۆ ئەتوێ ئیجازەی بۆ بکەی بۆ ئەم ساڵی بۆ تەئەجیلەکەی تی کرێکارم چەند تەلەبەیەکی زانکۆمێ ناتوان مەسەفی هەمیان بکێشن کەواتە کرێکارەکان کرێکاریان دەست ناکەوێ ئەی چۆن دەرچۆکانی زانکۆ بچن کرێکاری بکەن لەکوێ بیکەن کاتە ئەمە بەڕاستی دروشمی بێناوەڕۆکە خۆ ئەم دروشمانە خەڵک لە بیری ماوە کە 4 ساڵی ڕابردوو چ دروشمێکی ئەرخەوانی و چ دروشم باقوبریخیان بە خەڵکدا بەڵام جێبەجێیان نەکرد زۆر باسی کردی گشتیش دەکەن دەڵێن با لە کردی گشتیا کار پەیداکەن کردی گشتیمان کامەیە ئێمە هەمانە بەڵێ هەرچی کۆمپانیا و مەقاول و خاوەن کارەکان من ئیفلاسیان کرد و لە سایی چۆنڵی نەدانی نەسلەکان بە کۆمپانیەکان بە مەشروعەکان زۆربەی کۆمپانیا ئیفلاسی کرد و خەڵک بێکار بوو کۆمپانیا داخرا و چەندین مەقاول ئێستا مەقاولەکان بێئیش ئەسوڕێنەوە جا چ جای کرێکارەکان چ جای دەرچوانی زانکۆ بچن کرێکاری بکەن یاخود بە دوای شاگردیا بگەڕێن شتێکێک کە ئەو خاتونە باتی کە مەسەن چەند ساڵە دەرچوو دانەمەزراوە بەداخەوە ئێستا یعنی ئەمە وای کردووە کێبەرچەی خوێندن و تمەحی خوێندن لای خوێندکار نەمێنێ لای قوتابی نەمێنێ ئەو بەسمەوە پرسیاری ئەو قوتابە بەڕزەکە باسی لە توێژینەوەکانی دەرچوون کرد من نمونەم لە مامۆستا بە قوتابی و تۆ لەسەر ئەم بابەتە توێژینەوە کە بابەتێکی گرنگە بۆ توێژینەوە توی دی مامۆستا من توێژینەوە چی لێ بکەم من شتێک تێپەڕەن و دەرچم و بە پەسەند و بڕۆم خۆمە هەر دانامەزرێم کاتە توێژینەوەی دەرچوونی باشم بۆ چییە کاتە تمەحی خوێندن لای قوتابی خوێندکار نەماوە و کێبەرکێوی تەندروست و ململایەن لەسەر ئاسی معرفی و یەکەم و دووەم و سێمی نەماوە چونکە یەکەم و دووەم و سێمەکان دانامەزرێن یعنی کامە حەقی خۆیانە لە زانکۆکان ببنە موعید و دواتر ئەمانە بە حەقی خۆیان لە خوێندنی باڵا لە ماستەر و دواتر لە قۆناکانی تری خوێندنە تەواوی بکەن و وەربگیرن ئەمانە یەکەم و دووەم و سێمەکان دانامەزرێن بۆیە ئێمە لێرەوە بەڵێ نەدەینکە بچینە پەرلەمانی کوردستان کارەکەین بۆی کە دامەزراندنی یەکەم و دووەم و سێوەکان بکرێتە یاسا نەکرێتە منەتی هیچ حیزبێک و بانگەشی هیچ حیزبێک و میزاجی هیچ وەزیرێک دێ میزاجی هەیە تەعینیانەکە وەزیرێک دێ میزاجی نییە ئەڵە پێویستمان پیان نییە فەڕەزدا سوێنێ ئەڵەم بڕۆ بە دوای کاری کە بگەڕێ و هەروە کارکردن بۆی کە هەموو دەرچوانی زانکۆ پەیمانەکان ئەگەر هەیە کە سبێنێ ئەگەر ئێوەش بۆ دەسەڵاتان هەبوو لە وەزیری خوێندنی باڵا تەنها ئەوە کە ئەوانی کە نزیکن لە کۆمەڵی ئیسلامیەوە تاینیان بکەن ئێمە لە ڕابردووە ینی نوێنەرەکانمان تاقی کراونەتەوە
و ئێمە ئەزمموی کەرتی تایبەتمانەیە کە بۆ نمونە نەخۆشخانەی بەخشینمانەیە کە کارێکی خێرخوازی و هەموو خەڵکی جێکراوەتەوە. ئێمە کە بچینە وەزارەت بێگومان لەسەر پێوەەر ئیژەکەین لەسەر چۆنەڵی لەسەر توانە و کەفاە کارەکەین و پێی یاسا کارەکەین. ئێمە هیچ کارێکمان نەکەوت لە دەروی یاساەوە ناشیکەین. ئێمە ڕخنەمان لەوانەیە کە بە میزاجی شخصی کارەکەن کەواتە ئێمە کارەکەین بۆ بنبڕکردنی میزاجی شخصی لە کارنامەکەمانە هاتووە لە بەشی پەروەردە فێرکردنا کە بریتێ لە نێشتنی دەستی حیزب لە بواری پەروەردە و خوێندنی باڵادا. باشی ئەوون بەڕێزان کە زۆربەی پۆستە هەستیارەکانی ئەم دوو وەزارەتە بە تەسکەی حیزبی داهاندێت، نەک تەسکەی حیزبی، زۆر جار لەناو حیزبەکان تەسکەی شخصیش. چەند کاندیدێکی حیزبێک بۆ سەر پۆستێکی معنی وەزارەتێکی دیاریکرا و مەسەن لە وەناو وەزارەت یاخود لە زانکۆ پەیمانەکانە کامیان لەو کاندیدانە کە کانی یەک حیزبیشن بۆ پۆستێک کامیان تاییدی شخصی هەبێ ئەوەشیان داهاندێت بەسەر ئەوی کایانە. خۆ بەشێک لەمانە ینی خەڵکانی بەڕێزن، بەڵام ئەوانشان ناچار کردووە کە بە دوای تەسکەی حیزبی و تایید تەسکەی شخصیەکە بکەن چێگەوانە بێ ناخەن ئەو پۆست و جنگانەوە. بۆ ئێمە کارێکین بەڕاستی کە دەستی حیزب لە کەرتی پەروەردە فێرکردن لە خوێندنی باڵا کۆتا بکەین و هەوڵ بدەین کە خوێندنی باڵا لە بریەوەی کە ساڵ بە ساڵ بەردەواو ئەگەڕێتەوە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش و هەنگاو. زۆر سپاس مامۆستا فاروق. مامۆستا کامەران دێمە لای جەنابەت یەکێ لەو خوێندکارانی باسی لە زانکۆ و پەیمانگا حکومیەکان کرد لەگەڵ ئەهلیەکاندا. دەبینین ئێستا بەشێک لە ئەهلیەکان خاوەنداریەتەکەی دەگەڕێتەوە بۆ فلان بەرپرس، بۆ سەرۆکی حکوومەت، بۆ جێگری حکوومەت، بۆ فلانی تر، بۆ کوڕی فلانیان. یعنی هەر کامیان دەبینی بۆ خۆی زانکۆیەک دادەنێت، یەکیان بەناوی فلان وڵاتەوە، یەکیان بەناوی فلان وڵاتی ترەوە کە خۆشی هەرچەندە خوێندکاری زانکۆی ئەهلیە، بەڵام باوەڕی وایە زانکۆ حکومیەکان فەرامۆش کراونەوەی لە خاڵێک لە کارنامەکەی کۆمەڵی ئیسلامیە هاتووە کەمکردنەوەی کرێی خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگا ناحکومیەکان بە جۆرێک لەگەڵ ئاستی گوزەرانی هاوڵاتیان بگونجێت و ڕوخساندنی دەرفەتی خوێندن بۆ قوتابیانی کەم دەرامەت. ئەمە زۆر بەکەمی هەیە. ئەگەر لە یاساکانی پەرلەماندا شتێک جێ کرابێتەوە کە سوکاری شەیدان بتوانن لە حکومیەکاندا بێ بەرامبەر بخوێن یا بە ڕێژەیەک داشکان، نەگینا دەرفەتێکی ئۆتۆ نەکراوەتەوە کە قوتابیەک ئەگەر کەم دەرامەت بوو بتوانن لە ئەهلیەکاندا درێژە بە خوێندن بدات. هەموو شتێک دەبێت قەناعەتمان بەوەی بێت کە ئێمە ئەم باڵەخانەیە لە بناغایەکەیەوە لە خەرلێکی گەورەدایە و لە سەرتاوە ئێمە بێپلانیدا دەڕۆین لە هەرێمی کوردستاندا تۆ دەست بۆ هەر سێکتەرێک دەبێت لە بوارەکانی خوێندن لە خوێندنی ئەهلیە لە خوێندنی حکومیە لە زانکۆکاندا دەبێت بیر لەوە بکەوە کە بە بێپلانی ڕۆشتووە و ئەم بێپلانیە چینێک یان با بڵێن توێژێک بە تەواوی بۆتە قوربانی دەبێت جارێک کە بینەوە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە پلانمان هەبێ بۆ خوێندن ئەهلیەکان بۆ زانکۆ ئەهلیەکان و بۆ پەیمانگا ئەهلیەکان و بۆ پلان هەبێ بۆ زانکۆ حکومیەکان. تو حسابی ئەو کە کاک زەرەلیان لە ساڵانێکی ڕابردووەوە کە زانکۆ کراوەتەوە بیر لەوە کراوەتەوە ئەم بەشانە بکەنەوە کە کادیریان زۆرە، نەک ئەم بەشانە بکەنەوە کە خواستیان لەسەر زۆرە لە دوای دەرچوون. بۆیە دەبینین یعنی ئەم وڵاتە چەندە پێویستی بە دەروونزانە، ینی پێویستی بە بواری سۆلۆجیە، چەندە پێویستی بە بواری با بڵێن ئەم بوارەی زانستە مرۆڤایەتیەکانە لە بواری سۆلۆجیە، لە بواری سایکۆلۆجیە، لە بواری علمی قسادا، لۆغەیە، مێژووە، جوغرافیا و زەوەرە بوارە هەندسیەکان. ینی ئەمە بەپێ ئەم خواستە نییە کە لە کۆمەڵگای ئێمەدا لە ڕێگەی دەرفەتی هەلیکارە و لە ڕێگەی دامەزراندنەوە هەیە. بۆیە دەبینین زانکۆیەکانی کە بێ پلان کاریان کردووە حالەتێکی زۆر خراپیان لە کوردستان دروست کردووە. لێرە وەزارێک کە زانکۆ ئەهلیەکانت دەکات و زانکۆ ئەهلیەکان بۆ ئەوە بووە کە ئەمانەی کە دەرەجەیان کەمە یان بەشێک لەوانەی کە تەمەنیان تەجاوزی کردووە یان با بڵێن زارێککە دەیەوێت شادەیەکی بەرزتر بێتەوە دەڕاتەوە لە ئێواران دەخوێنێ. ئەمە لە کاتێکدا کە تۆ ئەم دەرفەتە دەڕەخسێ بۆ ئەوانەی کە دیبلۆمی تەواو دەکە و زارێکە کولێ دەکاتەوە لە زانکۆیەکی ئەهلی. ئەمە هەر هەموو لەسەر حسابی ئەوەیە کە جیلێک ڕۆژ تەخەڕوز دەکات ساڵانە بەڵام دەرفەتی کاری نییە، جیلێک تەخەڕوز دەکات بەڵام دانامەزرێ هەلی کاری بۆ ناڕەخسێ. ئەمانە هەر هەمووی تایبەتە بەوەی کە ئێمە پێویستیمان بەوەیە پلانمان هەبێت بۆ زانکۆ حکومیەکان و پلانی شوێنە بۆ زانکۆ ئەهلیەکان. بە تاکید زانکۆ ئەهلیەکان ئەمڕۆکە وەکو حالەتێکی بازرگانی لێ هاتووە، وەکو حالەتێکی دووزاری لێ هاتووە و هەندەی باری دەتوانم بڵێم دارایی قورستر کردووە. ینی ساڵانە جارێک کە ئەمانە تەخەڕوز دەکەنەوە ئەوانن کە لە دامودەستەکانی حکوومەت
دەوام دەکەن ینی کارمەندن جارێک کامانە موچەکەیان بۆ زیاد کردێتەوە لە هەمان کاتیشدا دەرفەتی تاعینات بۆ جیلی تازە نادۆزرێتەوە ئەم پێم وایە دەبێ ئەمانە هەموو لە ڕێگای ئەم پرۆژەی ئاسایانەوە ڕێک دەخرێ کە تایبەتە بەوەی کە جارێککە زانکۆ حکومیەکان دەرفەتیان پێ بدرێتەوە لە بەرەوەی ئەمە دەرفەتی باشتر و یەکسانتر دەڕخسێنێ بۆ هەموو قوتابیان و خوێنکاران کە بچن بخوێنن وە هەروەها دەبێت جارێککە یاسا بە یاسا ڕێخرێتەوە ئەرچی زانکۆ ئاهلیەکان و هەروەها بۆی زانکۆ ئاهلیەکان بە شێوەیەک تەنزیم بکرێت لە بەرزکردنەوەی ئاستی علمی و لە دەرفەتدان بۆ خوێندن لەوانەی کە لە زانکۆ حکومیەکان ناتوانن بخوێنن لێرەدا دەرفەتێک بەڕەخسێنێک ئەمە بێتەوە بوارشتر بۆ ئەوەی کە چەند بەرپرسێکی حزبی یان چەند کەسانێک بتوانن لە بۆکو پرۆژەیەکی بازرگانی زانکۆ بکەنەوە بەڵام دوجار هەڵ ئاوسان بۆ ئەو وڵاتە دروستکەن لە ماوەسا ئەمە ئاسانە بۆ سبینێ گەشم ئێوە بوونە پەرلەمانتار چووکە زانیاریمانەیە کە لە ڕابردوودا کاتی قسە لەسەر زانکۆیەک دەکرێت لە ناو پەرلەمانی کوردستاندا بۆی کە بهێنرێتەوە ژێر پەروباڵی وەزارەتی خوێندنی باڵا بەرپرسی باڵا هەڕەشەی تەنانەت سنووری دێگەڵە دەکات ینی هێندە زانکۆکەی پێ گرنگە ئەمە زانیاری هەیە لەسەر ئەمە ینی ئێوە ئاسانە سبێنێ بتوان بە یاسامە ڕێ بخەنەوە ئایا بە 4 ساڵی ئێوە دەکرێت پلانێکی دوورمەودای دەوێت ئەگەر ئێوە خەتێکتان داڕش پێویستە دوو سبێ لە دوای ئێوەش کەسێکی تر هاوکار بێ بۆ درێژەدانی و خەباتی ئێوە خۆی بەناخەوە ئێستا خەباتی پەرلەمان و پەرلەمانتاری لەم خۆناغەدا دەتوانم بڵێم بە خۆناغێکی زۆر شپرزەیدا تێپەڕیوە لە دنیادا کاندیدانی پەرلەمان کاندیدانێکن کە چەندە پلانیان هەیە چەندە پرۆژیان هەیە چەندە نەخشیان هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەمە ڕنگدانەوەی پێ هەبێ لە ڕێگای لیژنەکانی ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی کە کۆی سیستەمی حکومڕانی چارەسەر بکرێەوە کۆی سیستەمی حکومڕانی ڕاست بکرێتەوە دوجار واتە کەسانێکی خاوەن پلان و خاوەن پسپۆر کە بتوانن لە ڕێگەی ئەو سێکتەران و لە ڕێگەی ئەو بوارانەی کە لەو پەرلەماندا هەیە و ئەمانە لینچیان لەگەڵدا مەزراوە حکومیەکان بۆ چاودێریکردنی یاسا ڕێک بخرێ بەڵام ئێستا وای لێ هاتووە پەرلەمانش بۆتە زۆرێک لە زۆرەکانی خەبات و بۆتە زۆرێک لە زۆرەکانی نەبراتی تند و زۆرێک لە زۆرەکانی شەڕ و ڕاگەیاندنی حالەتێک دروست بۆ پەرلەمان ئەجوا ینی ئەرچی تەبیعی خۆی لای داوە لە بەرامبەردا ئەرچی پەرلەمانتار و لێرەوە ئەمە ڕنگدانەوە هەیە بۆ دەنگدەر ینی دەنگدەریش بیر لەوە ناکاتەوە کە کارشی پەرلەمان ئەرچی یاسادانانە ئەرچی چاودێریکردنە ئەرچێکە ئەرچشی اختصاسیە بۆ ڕاستەڕێکردن و پلان بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەمیش بۆتە بەشێک لەم حرەکەتی شەقامی بۆتە بەشێک لە حرەکەتی بەرەنگاربوونەوە کەواتە ئەم پێویستیمان بە دوو خەباتە خەباتێکە بتوانین بە خەباتی مەدەنی بە جەراعەت بە ئازایەتی پەرلەمان بکەینەوە بە پەرلەمان ئەو جەجارێک کە لەناو پەرلەماندا چۆن دەتوانین لە ڕێگای ئەرشی پەرلەمانتاریەتیەوە لە ڕێگای پەرلەمانتارەکانمانەوە چۆن بتوانین بوارەکانی حکومڕانی ڕاست بکەینەوە لە ناویشیاندا سێکتەری پەروەردە و خوێندنی باڵا و لە ناو خوێندنی باڵاشدا ئەو ئەرکەی کە لە هەرێمێکی وەکو ئێمە لە حالەتێکی ئابووری لە حالەتێکی کۆمەڵایەتی وەکو ئێمە لە حالەتێکی ئەم ڕۆینە ئاسایی وڵاتی ئێمەدا زانکۆ ئاهلی سڕۆڵک دەبینێ وارووا زانکۆ حکومیەکان سڕۆڵک دەبینن ئەمە بە تاکید بۆ پەیمانکانیش ڕاستەوە بۆ ئامادەیەکان و بۆ بەشەکانی ترش ڕاستە چکە وەکو دەبینین باخسێ ساوایانی ئەهلی شەی باخسێ ساوایانی حکومیەتە وەکو دەگاتە ئێستا وای لێ هاتووە با بڵێن زانکۆی ئەهلی شەیەوە لە بەرامبەریشدا لە ڕێگای لە ڕێگەی پارەوە خوێندنی ماجستێر و دکتۆرەش ئێستا بە عقارێکی ئەهلی با بڵێن ڕێڕەوێکی وای زۆر باشە بابەتەم پێم وایە بابەتێکە یعنی واتە سەوڕ دەکەم هەم جورئەتی زۆر دەوێت کاتی زۆر دەوێت پلانی زۆر دەوێت و بە کورتی شەڕی زۆری دەوێت تاوەکو ئەمە ڕێڕەوی خۆی وەردەگرێت ڕاستگویان ئێوە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو دەرچوانەی ئاوایلەکانی ساڵانی ڕابردوو کە هەمیشە ناڕەزاییان هەیە لەسەرەوەی کە دانامەزرێن لە لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتارنیان نوێنەری کۆمەڵی ئیسلامی کە شکوریە شێخانیە هەیە چیتان کردو بۆی کە معاناتی ئەو قوتابیانەی یا ئەو ئاوایلانەی کە دەرچوون بە ئاوایلی بەڵام دانەمەزراون بیگەیەنە لیژنە پەیوەندیدارەکان و کارتان بۆ کردبێ مشکلەی ئێمە کاک جەلال ئەوە نییە کە دەنگمان ناگە ئێمە هەتا توانەمان بێ هاوارەکەی مشکلەوەی کەسێنی گوێ بگرێ مشکلەوەی ئەو کەسەی کە معنیە بەوەی کە گوێ بگرێ گوێ ناگرێ یاخود ناوێت کە تێبگە یعنی شتێکە بێت باڕوون بێ بە ئەو خەڵکە ئێمە قبولمان نییە کەس مافی خۆمان پێ بفرۆشێتەوە یعنی من دەرماڵە مافی خۆمە پێویست ناکات و بکیتە بانگەشی هەڵبژاتن ئەبێ و خەڵکە تێبگە پرۆسی بانگەشە پرۆسی خۆڵکردنە چاوی خەڵکەوە نییە بانگەشە نییە تۆ بە خەڵکی بڵێ من ئارامیێنە مەگە تو ئارامیێنی نەهێنی عینە تۆ نە سیاسی نە سەڵاتداری چکە ڕوکنی دەسەڵات ئارامیە بە خەڵکی کەواتە ئەوەی کە بێ خەڵکی بیزانێت بانگەشی دروست یعنی ئێستا ڕبتێکەمە بۆ وڵای پرسیارەکەتەوە بانگەشی دروست دەسەر دوو شتەکرێ یەک ئەزمونێکی ڕابردووی پاک دوو ئیمپروف بە شتێک کە لە واقعی ئێستا
هەیە من نازانم ئەو خەڵکی کە ئێستا معنیە بەم کار و خەڵکی کە بانگەشی واکە کە ئێمە دەرچۆکان ڕێک ڕوم لەو کەسانە بێت کە لەو کاندیدانە بێت کە یعنی بەعالەنی ئاواڵن وڵا ئێمە دەرچووی زانکارەکەین دەرچووی زانکۆدا ئەی چەند ساڵە تو چۆن ئەمەد نەکردووە کە تۆ خاوەنی ئەزمموونێکی ڕابردوویەکی پاک نیتیایە و تۆ خاوەنی پرۆژەیەک نی زۆر زەخم بێت تۆ مەحققی خۆم و پێمەفرۆشیتەوە بۆی ئێمە لە مودەی ڕابردوو کاتێک کە بۆ من خۆم کاتێک چوومە جامیعە بیرمە یەکەم ساڵ کە چووینە جامیعە یەکەم ساڵ ئەو ساڵێکی ئێمە چوین ئەو کاتە بوو کە یەکەمەکانی جامیعە لەسەر جادە شەهادەکانی خۆیان شادی بەکالۆرسەکانە سووتان یعنی یەکەمێکی جامیعمە بینی کە چوومە جامیعە من شهادەکەی خۆی سووتان لەسەر جادە ئێمە دڵم بەچی خۆش بێ لەمە زیاتر یعنی ئەوەی کە حتا دەسەڵاتێکی کوێر و کەڕ و شەل بێنە لەمە تی ئێگا کە تۆ یعنی یەکەمێ بێنێ ڕەنجی چەند ساڵی خۆی ڕەنجی 18 ساڵی خۆی ڕەنجی 20 ساڵ خوێندنی خۆی لەسەر شەقامی ئەسووتێنێ کەواتە ئەم شتانە هەمووی گەیشت بەڵام مشکیلەکە لەوایە کەسێک نییە گوێ لەم شتانە بکات ئەخرەزانین چۆن سیرکە من چمەوە سەر پرسیارەکەم ئێستا کۆمەڵی ئیسلامی نوێنەرێکیە لە پەرلەمانی کوردستان لە ناو لیژنەی تایبەتەکە بە معنی و معناتی ئەم قوتابیانەوەیە تەمام چی کردووە بۆ ئەوەی ئەوەندێک کە لە دەستی هاتووە وانە چی کردووە بۆ قوتابیانە بە تایبەتی ئەوایلەکان چکە ئێستا زانم ئەوایلیشمان هەیە کە لێرە دانیشتووە تا ئێستا دانەمەزراوە چی کردووە چکە ئەوەندەی کە لە سیڤی و لە ڕابردووی خۆیان کە هاتووە لە زانیاریەکانی خۆیان تەنان ڕێک لەگەڵ هەندێک لە قوتابیەکانە خۆی ڕۆشتوەتە ناو وەزارەتەکان لە شوێن تایبەتەکان فەرمانگە تایبەتەکان گەڕاوە بە ئەکادمی وڵامی و قسە بێن وەکو خوێندکاری زانکۆ هەموو شتێک کە کاتێک ڕەت پرسیارێکەکەی کە پەیوەندی بە کیانی حکوومەتەوە هەبێت کارەکە بێتە شتێکی ئۆرگانی و شتێکی شەبکاتە هەموو ئیشێک کە لە حکوومەتەکە ڕەتی هەیە بە کۆمەڵێک سلکیکەوە بۆ نمونە کاتێک تۆ ئەڵی یەکەمی زانکۆ فڵان کەس چی بۆ کرد پرۆسی دامەزاندنی ئەم یەکەم ڕەتی هەیە بە وەزارەتێک ڕەتی بە وەزارەتی کەشەوە ڕەتی بە کۆمەڵە معنیە بە کۆمەڵە کەسی کەش ئەوەی کە گرنگ بێت ئێمە لە مودەی ڕابردوو لەگەڵ مامۆستا شکری و حتا ئەو خەڵکی کەش کە بەدەممانەوە هاتوون لە کاتی خۆپیشاندانەکان کە گروپی فێرخوازانی ناڕازیمان هەبوو لە خۆپیشاندانەکانی بەردەم محکەمەی سلێمانی تا خشەوان لەوێ ئەماینەوە بۆی دڵی خۆمان بگەێنین و ئەوەی کە ئەو خەڵکە بۆی کردین ئەوەی کە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان توانیان بیکەن هەر ئەوەندەیە کە ئیشی پەرلەماندارەوە نییە خەڵک دامەزرێن یعنی کاک جەلال پەرلەماندار تەنها ئەوەیە کە ئەتوانێت ڕقابەی و حکوومەتەکە پێڵەکە کە تۆ پێ و خواردانە تەنها ئەوەیە یعنی ئەویش هەر ئەوەندەی لە دەسەڵاتێکین خۆ ناتوانێت بە ئەمر پێی دامەزرێنێ ئێمەوەمان کرد و ئەدا پەرلەمانەکانیش بەیان کردی و خۆشمان کردمان ینی خۆمان بوێرانە لە سکاکە ئەوەی کە مامۆستا کردی لەسەر جادە لەگەڵ یان ماینەوە لەگەڵ یان خەوتین ڕۆژ شەو ڕۆژمان کردەوە لە بەردەم محکەمەیە تاوەکو بەو خەڵکە بڵین کاکە ئێمەی فێرخوازیش نامانوێت سبەی وامان لێ بێ ینی نامانەوە زوڵمە ئێستا لە مامۆستا ئەکرێ بەو عقارە براوە ئێمە سبەینێ بەو نەتیجەیە بکەین و ئەوەی کە لەسەرمان بووە ئەوەی کە پێویست بووە بە جورئەتەوە کردومانە و تووشمانەلی بەڵام ئەوەی کە کێشەی ئەوەیە بەردێنەزان بیخاتە ئاوە بیخاتە گۆمەوە بە هزار زانا دەرنەیە ئێمان کردویانە وەستێکە کە بە هزار جار بەوینانە ناتوانین ڕیش لە ناو زانکۆ پەیمانەکاندا گیانی تەبایی و لێبوردەیی ئێستا چۆنە بە تایبەتی بابەتەکانی ڕەوشت زۆر قسەی لەسەر دەکرێت زۆر جار زانکۆ پەیمانەکان بووەتە شوێنی مۆدێلگەرایی خۆ عرضکردنی کوڕ و کچەکان هەمویان بەس زۆر بە کورتی پێم بڵێ چکە دەمەوێت لە مامۆستا فاڕۆقیش چارەسەرەکەی بپرسم کە لە کارنامەکەیان هاتووە بزانم ئەوان چۆن چارەسەر ڕێبکەین وەزەکەی ناوت پێڵم تۆ چارەسەرەکەم پێڵ بزڵێت ئێستا حالیان کاک جەلال لەبێ ڕوون بێت ئێمە جەوی هەولێر و سلێمانی زۆر لێک جیاواز ڕێک دوو زۆنگی جیاواز لە سەڵاتە دوو زۆنگی جیاوازیشە لە پەروەردە و ئەخلاقیاتە بە تایبەتی ئەوەی کە لێرە ئەگوزارێت لەم ژینگەی ئێمەیە ئاستێکی هێندە نزمە کە بە عالەنی و بە ئاشکراکیانی دەسەڵات کارەکە بە گروپین بە ڕێچکە بە دابڕانی ڕەوشت لە تاک کارەکە بۆ ئەوەی هەندێک شت ناو جامیعەیە بە ئاسایی بکرێتەوە یعنی ئێمە لە جیاتی ئەوەی داعمی ئەوەمانە بێکاکە بەشمان هەیە ئەوە چەند ساڵ هەر لە مختبەر هەر عملیات لەسەر یەقەلەکەن یعنی بۆتە نوکتە لەسەریان یعنی هێشتا ئیمپروڤمان نەکردو بەشمانەیە لە بەر بە بۆقێک گرتویان هێشتا ئیمپروڤیان نەکرد و عالەم فڕی هێشتاوان هەر لەو مەسەلەیان یعنی ئێمە لە جیاتی ئەوەی تۆ بی شتێ بکەیت دەرفەتی کەم ماوە چی ئەگوزارێت ئەگوزارێ ئەوان ئێستا بە عالەمی ئاشکرا ئێمە هەڵمەتمان هەبوو بۆ ئاساییکردنەوەی ماچ و ئاساییکردنەوەی هەندێک شت ناو جامیعەیە و بۆکردنەوەی دەرگای داخلیەکانی کچان کە لە دوای ئێوارانە دەرگیانە بێ مەفتوح بن و ئەبێت یعنی ئەمە ئەوەیە کە دەسەڵات ئێستا لە ناو جامیعەیە ئەیکە ئەمە ئەوەی ئەو خەڵکی کە دەسەڵات کە دەنگی پێدەی با چاک بزانی دەنگی دەسەڵات ئەوەی کە تۆیکەی ئەوەیە کە دەسەڵات ئێستا حالیان خەریکەتی بۆ بەد ئەخلاقکردنی تێگڕای و گەنجانی لە زانکۆیان و ئەوەیە کە ئەوەیە بێت ئەوەیە کە ئەوەیە بێ گەنجێک مەشغوڵ بێت بەو کایەوە و ئاگای لەوە نەمێنێ خەریکە لێ خۆن و لێ بڕن مامۆستا فاروق 11مین خاڵ لە بەشی پەروەردە و فێرکردنی کارنامەی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ئەوەیە جەختکردنەوە لە خوێندنی بابەتەکانی ڕەوشت ژینگە مافی مرۆڤ و قوڵکردنەوەی گیانی تەبایی و لێبوردەیی لە پرۆگرامی
خوێندنی قۆناغە جیاوازەکان ئەوە باسی هەندێک ڕەوشتەکەی کرد بە تایبەتی گیانی تەبایی تا چەندە گرنگە کە لەوەی گیانی تەبایی پێکەوەیانی هەمویان بسازن نەک حزبایەتی لێوێ بکرێت عمیدێک کە سەر بە فلان حزبە لەگەڵ قوتابیە کە بزانێ سەر بە ڕێکخراوێکی حزبەکەی خۆی نییە تەسەڕفاتێکی جیاوازی هەبێت بەڵێ دیارەمە کە ئێستا لە سەر ئاسی باڵا و لە شوێنە گشتەکان لە ناوەندەکانی خوێندنایی بینین شتێکە لە ئەساسەوە کاری بۆ کرا بە بەرنامە هێنراوە تا گەشە بۆ ئاسە لەسەر ئاسی گشتی و ئیعلام وە دەسەڵات ئیشی لەسەرکرەوە بۆیە بین لە پەروەردەوە لە ڕۆزۆ ئیشی لەسەر بکەینەوە تاکو تاکێکی بەهادار تاکی کە باڵەکان لای قیمەتی هەبێ کە خاوەنی ئاکای ڕۆژتێکی پەسەند بێ واروها مافەکانی مرۆڤ و ژینگە و تەبایی و هەموو لێبوردنی و تەسامحی خوێندن بێ و هەوڵبدات جێبەجێ بکات ئەوەی کە گرنگە کە ئێمە بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە گرنگەوەی خاوەنی کۆمەڵک بەهای باڵا بین کۆمەڵک بەهای باڵا کۆمان بکاتەوە کۆمەڵک دابوونەریتی گشتی کۆمان بکاتەوە کە لەو چوارچێدا کە بە شێوەیەکی تەبایی بە شێوەیەکی گونجاو لە ئاست داب و ڕەوشت و بەها باڵاکان و چۆنەڵی کولتوری کوردواری خۆماندا بمێنینەوە ئەمە کە خاڵێکی گرنگ ئەمە بێ ئیشی لەسەر بکرێەوە بێ بەڕاستی هەنێک لەم پرۆگرامەکانی خوێندن بۆ ئەم بابەتانە تەرخان بکرێ بە شێوەیە کە قوتابی دێتە زانکۆوە و زانکۆ لە ماهیەتی زانکۆ لە مەهامی زانکۆ تێبگا کە ئەمە ناوەندێکی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە ئەرکی قوتابی خوێنکار لێرەدا بریتینە لە کۆمەڵی کاری لاوەکی و سەقامو دەنا بە کۆمەڵی کاری ئەساسی خۆی نییە بەڵکو بریتێ لە خوێندن لە بەرزنەوەی ئاسی معریفی خۆی و لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی دوجار پێشخستنی کۆمەڵ ڕاستکردنەوەی ئەمە ئاسانە بۆتان بێگومان ئەمە کاری دەوێ بەڵام ئێمە خۆمان لەو ئاسەدا دەبین کە هەوڵ بدەین کە ئەمە پشت بەخوای گەورە بە پرۆژە و پلان بە هاوکاری هەموو ئەوانەی کە بەها باڵەکان لەلایەن گرنگی هەیە بتوانین کاری لەسەر بکەین و بە ئەنجام بگەێنین زۆر باشە ماوەساکە منە دێمەوە لای جەنابەت ئەگەر پرسیارێکخینم بۆ خۆت بەجێ بێڵم ینی دوایین کۆمنتی تۆ لەسەر پەروەردە فێرکردن چی هەیە لەوەی کە فەراغێک بێت کە ئێستا هەم قوتابی و هەم مامۆستا گیرۆدەی بوو بن ئێوە بتانەوێت سبێنە چاکسازی تیا بکەن زەرە پێشم شتێک دەوێت بزانین ینی پرۆسەی پەروەردە و خوێندن ینی لە باخچەی ساغایەنەوە تاوەکو دەگاتە پرۆسەیەکی گرنگە ینی ئەمە ئەساسیاتی کۆمەڵگا لەسەر ئەم پرۆسەیەدا دەمەزرێ لێرەوە ئەساسیاتی ئابووری و سێکتەری ئابووری کە لێ چکە لێرەوە پسپۆڕ قساس تەخەڕوج پێ دەکا لێرەوە ڕووکاری شارستانێتی و ژیاری لەم بوارەوە دەست پێ دەکا لێرەوە بواری تەندروستی و بوارە کۆمەڵایەتیەکان لێرەوە گەشە دەکا لێرەوە بوارە فەرهەنگی و ڕۆژبیرەکان لێرەوە گەشە دەکا بۆیە هەر دەسەڵاتێک و هەر لایەنێکی سیاسی کە پرۆگرام و بەرنامەی هەبێ بۆ بواری سێکتەری پەروەردە و خوێندن و لێرەوە داکۆچی گەورەی لێ بکە بە تاکید خزمەتێکی گەورە بە کۆمەلگا دەکا و خزمەتێکی گەورە بە نیشتیمانەکەی خۆی دەکا لە هەرێمی کوردستاندا سێکتەری پەروەردە یەکێکە لەو سێکتەرانەی کە ئاوڕی لە نەدراوەتەوە بووە تووشی حالەتێکی زۆر شپرزە بوو بەشێک لەمانەی کە کاک ڕاستگۆ و مامۆستا باسییان کە ڕنگدانەوە ئەوەیە کە زانکۆیەکانی ئەمە ئەم پرۆسەی کە داخلی پرۆسەی خوێندن دەبێت لە زانکۆیەکان تا تەواوی دەکات پرۆسەیەک نییە کە تێیدا بەرنامە داڕێژراو بێنی بە ئەندازەیە کە بتوانێت لەو ڕێگەیەدا قوتابی فێریست دەبێت تو ئەگەر بەرنامە دانرا قوتابی فێریست دەبێت تاکید کاتەکانت بەسەردا دابش کرد ئەم هەموو فراغە نامێنێتەوە تاوەکو ئەم زەدە لە دروست بکە بۆیە پێم وایە دەبێت ئێمە کە قسە لەسەر پرۆسەی پەروەردە دەکەین پرۆسە لەسەر بوارێک دەکەین کە قەیرانی زۆرە و پێویستی بە پلانەوە پێویستی بە پرۆژەی یاسایە و پێویستی بە چاودێرێکی توندە تاوەکو بتواندرێ پرۆسەی پەروەردە بە ئەندازەیەکی باش ڕاستکرێتەوە و هەموو بوارەکان تر ڕاست بکرێنەوە بەڵام پرۆسەی پەروەردە لە کوردستاندا ڕاست نەکرێتەوە بە دڵنیایی بۆ ئایندەیەکی تر کوردستان بە ئاقارێکی زۆر خراپ دەڕواوە ئەوەی کە خراپی پرۆسەی پەروەردە زیانی لێ دەدا ئەمن پێم وانی هیچ بوارێکی تر زیانی لێ بدا ئەگەبێت و ڕاست نەکرێتەوە ڕێک نەخرێ و بە ئاماز نەگیرێ و پلانی بۆ دانەندرێت پەروەردە ئەساس و بنەڕەتی هەموو وڵاتێکە و بەتەکید زۆر سپاس بۆ میوان عزیزەکانم کە فاروق محەممەد کاندیدی ژمارە 16 لە لیستی 1994 کۆمەڵ ئیسلامی وەروە کامەران بابانزادە کاندیدی ژمارە 4 لە لیستی 1994 کۆمەڵ ئیسلامی ڕازگۆ قاسم ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس بۆ ئێوەش خوێندکارانی عزیز کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوون بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەش کە تا کۆتاییان بەرنامەیە لەگەڵمان بوون تا ستۆدیۆی 1994 و شەوی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ